گرێ میرازان کۆنترین پەرزگە لەسەر گۆی زەوی لەگەڵمان من ئەمڕۆ قسە لەسەر ئەم شوێنەوارە گرنگەی کوردستان دەکەین. یەکێک لە شوێنەوارە هەرە گرنگەکان لە مێژووی مرۆڤاتیدا شوێنەوارێکە لە باکووری کوردستان کە بە گرێمیرازان دەناسرێت و تەمەنی 11,600 ساڵە. تورکەکان وەک پیشەی هەمیشەییان ناوەکان لە گرێمیرازانەوە گۆڕیوە بە گوپەکلی تەپە. واتە ئەم شوێنەوارە 7,000 ساڵ پێش میسر و سۆمەریەکانە. شوێنەوارەکە لە زۆر ڕۆ بووە بە مای سەرسوڕمان بۆ مرۆڤایەتی. ئەمڕۆ لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین بزانی کێ بوون ئەوانەی ئەم شوێنەوارەیان دروست کردو و بۆ دروستیان کردو و پەیوەندی ئەوانە بە خەڵکی ئەمڕۆوە چییە؟ با سەرەتا بزانین شوێنەوارەیە کەوتوتە کوێوە و ئەو شوێنە بۆ گرنگە. پێش ئەوەی کە بچینە قوڵایی شوێنەوارەکەوە با سەرەتا لە شوێنەکەیەوە دەست پێ بکەین. گرێمرازان دەکەوێتە نزیک شاری ڕۆها یاخود ئورفا لە باکووری کوردستان. ناوچەی ئورفا بەهۆی دێرینیەوە چەندین ئەفسانە و چیرۆکی پێوە بەسراوە. خەڵکی ناوچەکە پێیان وایە کە حەزرەتی ئیبراهیم لەوێ لە ئەشکەوتێک لەدایک بووە. هەروەها دەڵێن جگە لەوەی کە لەوێ لەدایک بووە هەر لەوێش خراوەتە ئاگرەکە و تەنانەت بڕوایان وایە کە کاتێک کە خراوەتە ئاگرەکەوە خوداوەن ئاگرەکەی گۆڕی و کردوێتی بە حەوزێکی ئاو و دارەکانیشی بە ماسی. ئەمڕۆ حەوزەکە پڕە لە ماسی و خەڵک لەبەر بیر و باوەڕی پیرۆزی دەستکاری ناکەن. جگەل لەوە لەناو خەڵکدا شارۆچکەی هەڕانی نزیک ڕووها بە شوێنی ژیانی حەزرەتی ئیبراهیم دانراوە. لە ڕاستیدا لە تەوراتیشدا ئاماژە بەوە دەکرێت کە حەزرەتی ئیبراهیم ژنی بۆ کوڕەکەی لەوێ هێناوە لەبەرەوەی کە سوکاری خۆی لەوێ بوون. تەنانەت دوو پایی سەردەمی ڕۆم لە ڕۆها ماوە و هەرچەندیشە کە بەبەراورد بە سەردەمی حەزرەتی ئیبراهیم پایەکان زۆر نوێن و هیچ سەردەمی ڕۆمن، بەڵام خەڵکەکە بڕوایان وایە ئەو دوو پایە بۆ هەڵدانی حەزرەتی ئیبراهیم بۆ ناو ئاگرەکە بەکارهاتووە. هەروەها چیرۆکێکیش سەبارەت بە پێغەمبەر ئەیوب بە ئەشکەوتێک لەو ناوچەیەوە بەسراوەتەوە. بوونی ئەم چیرۆک و ئەفسانانە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەو شوێنانی مێژویان دێنینە مێژوەکە وەک چیرۆک و ئەفسانە لە ناو خەڵکدا دەمێنێتەوە. شارەکە لە سەردەمی ڕۆمەکانیشدا شارێکی گرنگ بوو و پێشتریش لە سەردەمی دێریندا هەڕانی دەرەوەی ڕۆها شارێکی هوری گرنگ بوو و لە سەردەمی ئیسلامدا خەڵکەکەی زۆرینە کورد بوو و شارێکی گرنگی دەوڵەتی مەروانی کوردی بوو و بەشێکی گرنگی دەسەڵاتی ئەوان بووە. بەڵام ئەگەر بگەڕێینەوە زۆر کۆنتر ئەوا دەبینین سەرەتای کشت و کاڵ لە جیهاندا بە تایبەت بۆ ئەو ناوچەیە دەگەڕێتەوە. نوێترین توێژینەوە لە جیهاندا سەرەتای دەستپێکردنی کشت و کاڵ بۆ ئەو ناوچەیە و نزیکی 11,600 ساڵ لەموبەر داگەڕێنێتەوە، هەروەک لە نەخشەکەدا دیارە. هەندێک دانەوێڵە لەوێ بە جیهاندا بڵاوبوونەتەوە. بۆ نمونە کۆنترین گەنمی ئینکۆرد لەو ناوچەیە دۆزراوەتەوە. هەندێک توێژینەوە دەڵێن کە ڕاستە کەوانەی بەپیت شوێنی سەرەتایی شارستانیەت و شۆڕشتی کشت و کاڵیە، بەڵام ئەو ناوچەیە بە تایبەت شوێنی سەرەتایی دەستپێکردنی کشت و کاڵە لەسەر گۆی زەوی. جگە لەوەش ئاژەڵە سەرەکیەکان کە بۆ یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتیدا ماڵی کراون هەر لەو ناوچێ و دەوروبەری بۆ یەکەم جار لە مێژووی مرۆڤایەتیدا ماڵی کراون، وەک بەراس، مەڕ و ڕەشەوڵاخ. واتە دەرکەوتنی شوێنەوارە تەمەن نزیکی 12,000 ساڵەکە لەوێدا هەر لە خۆیان نییە و پەیوەستە بەو ژینگەیەی ناوچەکە کە بووەتە هۆی گۆڕانکاری مەزن لە ناوچەکە و دواتریش چەندین چیرۆک و ئەفسانە بەهۆی ئەو ڕابردووە دێرینەوە لە ناوچەکەدا دروست بووە. بوونی شوێنەواری گرێمرازان لەوێدا لێکدانەوەی زانستی هەیە.
ئەم شوێنەوارە لە شوێنێکدایە کە کشت و کاڵ سەرەتا لە سەر گۆی زەوی لەو ناوچەیە دەستی پێکردووە. چەند ئاژەڵێک بۆ یەکەم جار لەوێ ماڵی کراوە. واتە ژینگەی گرێمرازان و دەوروبەری دەرفەتی داوە بە دەستپێکردنی بنەماکانی شارستانیەتی مرۆڤاتی. ئێستاکە بابزانین ئەم شوێنەوارە سەرەتا چۆن دۆزرایەوە. لە ساڵی 1960دا تیمێکی شوێنەواری زانکۆی شیکاگۆ و ئەستەمبول لەو ناوچەنەدا دەگەڕان. ئامانجیان دۆزینەوەی شوێنەوارە دێرینەکانی چاخی بەردین بوو. ئەو شوێنەوارانەی کە قۆناغەکانی گۆڕانکاری کۆمەڵگەی مرۆڤایەتی تێدا بوو، لە مرۆڤی ڕاوکەر و کۆکەرەی خواردنەوە بۆ مرۆڤی نیشتەجێ کە یەکێک لە قۆناغە گرنگەکانی کۆمەڵگەی مرۆڤایەتیە. ئەو ناوچێژ وەک زۆر لە شوێنەکانی تری کوردستان شوێنی تێدا دۆزراوەتەوە کە ئەو قۆناغە گرنگەی مێژووی مرۆڤایەتی تێدا بەدی دەکرێت. لە بەشەکانی کوردستان شوێنی وەک بێستانسوور، چەرموو، چەکەربازار، جانی، تەپە ئاسیا و چەندینی تر هەن. لەبەرەوەی کە لە ڕابردوودا زۆربەی هەوڵی شوێنەوارناسان بۆ ئەوە بووە کە کوندی سەرەتایی سادە بدۆزنەوە، بەو جۆرە ئەو تیمە لە باکووری کوردستان لە ساڵی 1960دا کاتێک کە شوێنەواری گرێ مرازانیان دۆزیەوە، لە هەزری ئەواندا چاوەڕوان بوون کە گوندێکی سەرەتایی بدۆزنەوە، نەک شوێنی بەردین و کێل. ئەوان لە کاتی سەرەتایی کنەوپشکنیندا سەری کێلیان بینی. لەبەرەوەی ئەو کات تێگەیشتن لە کۆمەڵگەی سەرەتایی مرۆڤ هێشتا زۆر پێش نەکەوت بوو، وازیان لە شوێنەکە هێنا و لەبەرەوەی ئەوان پێیان وابوو کە ئەوە گۆڕستانێ بوو بێت و تەمەنی نزیکی 1000 ساڵێک دێرین بێت. لەبەرەوە گرێمرازان پشتگوێ خراو لە ساڵی 1960کاندا دەستی لێ هەڵگیرا. شوێنەواری گرێمرازان پشتگوێ خراو لە بیرچۆ تا ساڵی سەرەتایی 90ەکان. ئەو کات شوێنەوارناسێکی ئەڵمانی بە ناوی کلاوس شمیت کە کاری لەو ناوچانە کردبوو و شارەزای شوێنەوارەکانی ئەو ناوچە بوو، ئەو سەرەتایەکی نوێی بۆ کاری کنەوپشکنین لەو ناوچانەدا دەست پێ کرد. کلاوس شمیت پێشتر لە شوێنەواری نەواڵە چۆڕی کاری کردبوو کە شوێنەوارێکی چاخی بەردینی ئەو ناوچێ بوو. شوێنەواری نەواڵە چۆڕی تەمەنی نێوان 1600 بۆ 1000 ساڵ پێش زاین بوو، هەر نزیک شاری ڕووهای باکوور بوو. کلاوس شمیت لەوێ لەگەڵ تیمێکی ئەڵمانی لە ساڵی 1983 تا 1991 کاریان تێدا کرد. لەوێ چەندین کێلە بەردی نەخشکراوی گەورەیان دۆزی بووە کە بەشێک بوو لە پێکهاتی پەرزگەیەکی دێرین. هەوڵەکانی تیمە ئەڵمانیەکە لەوێ جگەلەوەی کە کاری کنەوپشکنین بوو، بەڵام هەوڵێکی خێرا بوو بۆ ڕزگارکردنی ئەو شوێنەوارە لە فەوتانی هەمیشەیی. ئەوەش لەبەرەوەی کە حکوومەتی تورکیا لەو ناوچەیە بەنداوێکی گەورەی دروست کردبوو کە لە ساڵی 1991ەوە ئاو وردەوردە گەیشتە ئەو ناوچانە و شوێنەواری نەواڵە چۆڕی بۆ هەتایی بوو بەژێر ئاوی بەنداوی ئەتاتورکەوە لە باکووری کوردستان. بەهۆی دەوڵەمەندی ناوچەکەوە بە شوێنەوار دەشێت سەدان و هەزاران شوێنی تر بەهۆی ئەو بەنداوەی تورکانەوە بۆ هەتایی بوو بێت بەژێر ئاو. کلاوس شمیت ئەزمموی کاری کنەوپشکنینی ئەوەی هەبوو ئاشنای ناوچەکەش بوو. لەبەرەوە لە ناوچەکەدا بە دوای شوێنەوارێکی تری هاوشێوەی دێریندا دەگەڕا. کاتێک کە زانیاریەکانی خوێندبووە لەسەر شوێنەوارەکەی ساڵی 1960 گرێمرازان کە پشتگوێ خراببوو، دەرکی بەوە کردبوو ئەو کێلە بەردانەی کە لەو ساڵەدا ئاماژیان پێکرا بوو و کێلی قەبر هەر هەمان کێلەبەرد بوون کە ئەو پێشتر لە نەواڵە چۆڕی بینی بوونی. بۆیە بڕیاریدا کە ساڵی 1994 خۆی بچێتە سەر گرێ مرازان. کە گەیشتە ئەوێ چەند گردێکی بینی و بەهۆی ئەزممویەوە زانی کە ئەوە دەستکردی مرۆڤ و سروشتینین و ئەو زانی کە شوێنەوارێکی تری چاخی بەردینی نوێی دۆزیوەتەوە کە لەوەی نەواڵە چۆڕیش گرنگترە. کلااو دەزاری خۆیەوە سەبارەت بەو ڕووداوە دەڵێت: لە ماوەی خولەکێکدا دوای ئەوەی بۆ یەکەم جار شوێنەکەم بینی، زانیم دوو بژاردەم هەیە. بڕۆم و بە کەس نەڵێم یان تەواوی ژیانم
لێرە بە کنەوپشکنین بەسەر بەرم. ئەو بڕیاری لەسەر بژاردەی دووەمدا و لە شاری ڕۆهای کوردستان ماڵێکی کڕی و ئیتر لەو ساتەوە خۆی تەرخان کرد بۆ دۆزینەوەی نهێنیەکانی گردە دەستکردەکانی گرێمرازان. ئەم شوێنەوە ناسا ئەڵمانە کاوشمت بەڕێکەوت ئەو شوێنەواری نەدۆزیەوە، بەڵکو بەهۆی خۆتەرخانکردن و هەوڵەکانی ڕابردووی ڕۆ ڕوویدا بوو. ئەمانە وای کرد ئەو ئاشنای شوێنەوارەکانی باکووری کوردستان بێت و دەست بەجێ دەرگ بە گرنگی شوێنەواری گرێمرازان کات. ئیتر دوای ئەوە کارەکان و سەرسوڕمانەکان بە دوای داهاتن. پاش ماوەیەکی کەم لە کارکردن لە شوێنەکە وەردە ڕوخساری شوێنەوارەکە کەوتە ڕوو. لەوێ کۆمەڵە کێلی بەردینی گەورەی شێوەی PTT ئینگلیزی کە لە زەوی چەقێنرابوون و ڕویان لە ناوە بوو دەرکەوتن. هەرکێلێکیش نەخشی هەمەجۆری لەسەر هەڵکردرابوو. شوێنەوارەکە پێک هاتووە لە 8 بەشی سەرەکی کاریەکەیان لە شێوەی بازنەی و نیمچە بازنەیدان. کۆی شوێنەوارەکە لەسەر ڕووبەرێکی نزیکی 90,000 مەتر دروستکراوە. بازنەکان ڕووبەرەکەیان جیاوازە و تیرەیان لە نێوان 10 بۆ 20 مەتردایە. ئەم بازنانە بە کۆمەڵی کێلی هەستا و دەورە دراون. درێژیان تا نزیکی 6 مەترە و نەخشی جیاوازیان لەسەر هەڵکردراوە. بەو جۆرە ئەو کێلە بەردەگەورانە لەو سەردەمەدا لە نزیک شوێنەکە لە ناو خاک بە شێوەی پارچە بەردی گەورە دەرهێنراون و دواتر بە جوانی بڕاون و نەخشیان لەسەر کراوە. دەبێت بیرمان نەچێت سەرڕای نایابی و گەورەی کارەکە، بەڵام ئەم شوێنە 7,000 ساڵ پێش میسرە، واتە ئەوان زۆر کەلوپەلیان لە بەردەسان نەبووە. بۆ نمونە کانزایان نەبووە، لەبەرەوەی کە کانزا هێشتا دا نەهێنرابوو. واتە کەلوپەلی سەرەکی کارکردن بەردی تیژ بووە لەگەڵ ئێسقان و داریش کە دەشێت دارەکان وەک چرخ لەژێر بەردەکان دایان نابێت بۆ گوێزانەوە. سەرڕایەوە پایەکان کێشیان 10 تەنە، واتە نزیکی 12,000 ساڵ لەمەوبەر بەردی دەتەنی گوێزراوەتەوە و تەنانەت نەخشیشی لەسەرکراوە و دواتریش لە زەوی چەقێنراوە. ئەوەی مای سەرنجە ئەوەیە کە زیاتر لە 30 ساڵە شوێنەوارناسان بە شێوەیەکی بەردەوام کاری تێدا دەکەن. سەرڕایەوە هەتاوەکو ئێستا تەنها لە سەدا 10 شوێنەکە کنەوپشکنینی تێدا کراوە و هێشتا لە سەدا 90 ماوە و شتی زۆر زیاتر ماوە دەربکەوێت. تەنانەت هەندێک لە کێلەکانی ژێرەوە کە بە ئامێری سکانی تایبەت سێرکراون و هێشتا دەرنەهێنراون مەزەدەن دەکرێت کە کێشیان 50 تەن بێت، واتە کاری ناو ئەم شوێنەوارە دەچێتە خانەی موعجیزەوە کە بێبوونی هیچ کانزایەک بەردی 50 تەنی بگوێزرێتەوە و نەخشی لەسەر بکرێت و دواتریش لەسەر زەوی بچەقێنرێت. بەو جۆرە هێشتا بەشێکی زۆری شوێنەوارەکە لە ژێرەوە ماوە و دەرنەهێنراوە. ئەوەش بۆ ئەوە دەگەڕێتەوە کە کاری کنۆپشکنین کارێکی خاوە و دەبێت هەموو پارچە شتێک کە دەدۆزرێتەوە بە هەند وەربگیرێت. جگە لەوەش شوێنەکەش زۆر گەورەیە. شوێنەواری گرێمرازان یەکێکە لە شوێنەوارە هەرە گرنگەکانی جیهان. وەک پێشتریش ئاماژەمان پێکرد، کۆنترین پەرزگەیە لەسەر گۆی زەوی. پرسیارێک دێتە پێشەوە، باشە ئەم شوێنە کە هەزاران کەس بۆ هەزاران شەو ڕۆژ کاریان تێدا کردووە، بۆ ئەمەیان کردووە؟ بیر و باوەڕی ئاینی و ڕوحانیت شتێکی نوێ نییە و لە سەرەتاکانی دەرکەوتنی مرۆڤی ژیرەوە دەرکەوتووە. ئاین هەمیشە بەشێکی گرنگ و بناغەی بووە لە ژیانی مرۆڤدا. لە ناو نێندەرتاڵەکانیشدا شێوەیەک لە ڕۆحانیت و بیر و باوەڕی ئاینی هەبووە. بۆ نمونە نێندەرتاڵەکانیشانە دەر گوڵیان لەگەڵ مردووەکانیان داناوە و مردوو شتێکی بۆ دانراوە وە کێل، واتە جۆرێک لە بیر و باوەڕ و ڕۆحانیت لای ئەوانیش هەبووە. بەگشتی زۆربەی شوێنەوارە دێرینەکانی چاخی بەردینی کوردستان وەک جانی و گەنجدارە لە ڕۆژهەڵات و چەرم و بێسانسور لە باشوور و چەندین شوێنی تر لاینی ئاینی لە ڕێگای خوداوەندی هەمە جۆرەوە دەردەکەوێت. بەو جۆرە مرۆڤ لە سەرەتای بوونیەوە بایەخی گەورەی بەو بابەتە داوە و بەشێکی بەرچاوی تواناکانی بۆ تەرخان کردووە.
بەڵام شوێنەواری گرێمرازان شتێکی ترە و لە ئاستێکی زۆر گەورەدایە. بە بەراوردکردنی سادەی ژیانی 11,600 ساڵ لەمەوبەر کات و وزەیەکی زۆر مەزنی بۆ تەرخان کراوە. گرێمرازان لە باکووری کوردستان تیۆریەکانی گەشە سەندنی شارستانیەتی گۆڕیوە. جاران زانایان پێیان وابوو کە کشتتوکاڵ سەرەتای شارستانیەت بووە، بەڵام گرێمرازان کە پێش کشتتوکاڵ دروست کراوە ئەم بۆچوونەی خستۆتە ژێر پرسیارەوە. هەندێک زانا پێیان وایە کە پەرزگەکان و پێویستیە کۆمەڵایەتیەکان یان ڕۆحیەکان وەک ئەو شوێنەوارە دەکرێت هۆکارێک بووبن بۆ کۆبوونەوەی خەڵک و گەشەسەندنی کۆمەڵگەی ئالۆس کە دواتر بووەتە هۆی کشتتوکاڵ. لێکۆڵینەوەکان لەم بارەیەوە هێشتا بەردەوامن. یەکێک لەو شتانەی کە سەرنج دەدرێت و لەو شوێنەوارەدا زەق دەبێتەوە بوونی ژمارەیەکی زۆر کێلی شێوە PTT ئینگلیزیە. زۆربەی توێژەران لەگەڵ ئەوەدان کە ئەم کێلانە نوێنەری خوداوەند و هێزە دەرەکیەکان دەکەن لەبەرەوەی کە لە بنەوە قۆڵ و دەستیان بۆ دروستکراوە. هەندێکیش دەڵێن دەشێت نوێنەرایەتی ڕۆحی با و باپیران خوداوەندی تایبەت بوونەبەری خەیاڵی و شتی تریان کردبێت کە ئەمڕۆ ناتوانرێت لە سەداسەد لیان دڵنیا ببینەوە. جگە لەوە لەسەر بەردەکان وێنەی دووپشک، داڵەکەرخۆرە، بەراس، ئاسک، مار، ڕێوی و چەندین جانەوەری تر هەڵکەنراون و هەریەکەیان مانایەکی ڕۆحی خۆیان بۆ ئەو کۆمەڵگە دێرینە هەبووە. جگە لە ڕۆڵی ئاینی، توێژەران پێیان وایە کە ئەگەرێکی زۆر هەیە کە کێلەکان ڕۆڵی لە ئەستێرە ناسیدا هەبوو بێت، واتە بۆ دەستنیشانکردنی کات و وەرز و ئەستێرەکان لەو ڕۆوە سوودیان لێبینی بێت. بەڵام لە قۆناغێکدا پەرزگەکە گۆڕانکاری بەخۆیە دەبینێت. لە قۆناغی چاخی بەردینی پێشگڵێنەدا ئیتر زیاتر لە ڕاوکردن کشتتوکاڵ باڵ دەکێشێت بەسەر ژیانی کۆمەڵگەی کوردستانی دێریندا. لە تەکیدا بیر و باوەڕی ئاینی کۆمەڵگەکەش دەگۆڕێت و ئەوەش لە ڕوخساری پەرزگەکاندا ڕنگ دەدەنەوە. شوێنەوارەکان لە پەرزگە بازنەیەکانەوە دەگۆڕێن بۆ لاکێشە و پایەکانیش بچووکتر دەکرێنەوە و لە زۆر ڕووی تریشەوە گۆڕانکاری ڕوودەدات. هەمیشە گۆڕان لە بیر و باوەڕی ئاینیدا پەیوەندێکی ڕوونی هەبووە بە گۆڕانکاری لە شێوەی ژیانی مرۆڤدا و بە درێژایی مێژوو ئەو پەیوەندیە بەدی دەکرێت. بەو جۆرە ئەم پەرزگەیە 11,600 ساڵەوە بەر دروست دەکرێت و بۆ سەردەمانێکی درێژ بەردەوام دەبێت و دواتر گۆڕانکاری تێدا دەکرێت. بە تایبەتی شێوەی پەرزگەکان لە بازنەیەوە دەکرێن بە لاکێشە. بەڵام بە پێی شوێنەوارناسان ئەم کۆمەڵگەیە نزیکی 10,000 ساڵ لەمەوە بەر بڕیارێکی چاوەڕوان نەکراو دەدەن. پەرزگەی گرێمرازان لە زۆر ڕۆوە یەکێک لە شوێنەوارە هەرە سەر سوورهێنەرەکانی جیهانە. جگە لەوەی کە کۆنترین پەرزگەی دروستکراوی دەستی مرۆڤە کە هەتاوەکو ئەمڕۆ بناسرێت، بەڵام پلانەکەی زۆر گەورە بووە. ئەم پەرزگەیە ئەوە نییە لە شتێکی بچووکەوە دەستی پێکرد بێت و لەگەڵ گەشەسەنی کۆمەڵگەدا گۆڕانکاری تێداکرابێت، بەڵکو بە پێی توێژینەوەکان ئەوانەی کە دروستیان کردووە پێشتر پیلانێکیان بۆ داڕشتووە ئەم جا دەستیان کردووە بە کار. واتە کۆمەڵگەکە کۆمەڵگەیەکی بەتوانا بوو و سیستمێکی بەڕێوەبردنی ئالۆزیانە بووە. بەهۆی ئەوەوە بووە کە توانیویانە پلان بۆ پرۆژەیەکی وا گەورە دابنێن کە بۆ ئەو سەدەمە دەتوانرێت بگوترێت گەورەترین پرۆژەی سەرگۆی زەوی بووە. ئەم پەرزگەیە نزیکی دوای 1500 ساڵ بەردەوام بەکارهێنان کۆمەڵگەکە بڕیارێکی سیر دەدەن. ئەوان بڕیار دەدەن کە وازی لێبێنن. ئەمە ڕوونکردنەوە سادەکە بوو تا چەند ساڵێک لەمەوبەر، بەڵام توێژینەوە بەردەوامە و بابەتەکە لەوە ئاڵۆسترە و هەروە سادە نییە. توێژەران دەڵێن گرێمرازان ناوەندێکی گرنگی ئاینی بووە، هیچ سەردەمێک بووە کە مرۆڤ هێشتا گوندی نەبووە، بەڵکو شوێنێکی هەبووە کە هەمووان بۆ ڕێوڕەسمی ئاینی و خۆ ئامادەکردن بۆ ڕاو و کۆبوونەوەی کۆمەڵگەکە کە ڕاوکەری خواردن کۆکەرەوە بووە بەکاریان هێناوە. واتە گرێمیرازان ناوەندێکی ئاینی و کۆمەڵایەتی گرنگ بووە و خەڵکی ئەو ناوچەیە هەمووی ڕویان تێکردووە. لەگەڵ تێبڕبوونی کات و شێوەی ژیان
خەڵکی ناوچەکە بوون بە نیشتەجێ لە گوندەکاندا و خوداپەرستی وردە گوێزراوەتەوە بۆ ناو گوندەکان و ژیانی نوێی کشت و کاڵی و ئاژەڵداری خەڵکی لەم شوێنە دوور خستۆتەوە. بەو جۆرە بۆ نزیکی 1500 ساڵ خەڵکی ئەو ناوچەیە شوێنەکان بەکارهێناوە و بەردەوام چاکیش کراوەتەوە. بەڵام لەگەڵ تێپەڕبوونی کات و دروستبوونی گوندا شوێنەکە ڕۆڵی خۆی لەدەست داوە. هەندێک لەگەڵ تێپەڕبوونی کاتدا بە شێوەیەکی سروشتی خۆی داڕووخاوە و داپۆشراوە و هەندێکی تریش بە تایبەت و بەمەبەست لەلایەن خەڵکەکەوە داپۆشراوە. دەشێک وەک شوێنێکی پیرۆز کە نەیانتوانیوە بەردەوام چاکی بکەن و بیپارێزن، هەندێک لە شوێنەکان خەڵکەکە خۆیان دایان پۆشی بێت و دواتر هەمووی کەوتۆتە ژێرخاکەوە. ئەو داپۆشینە بەمەبەست وای کردووە کە بەشێکی زۆری بە جوانی وەک خۆی بمێنێتەوە. ئەم پەرزگەیە سەردەمانی خەڵک لە هەموو ناوچەکەوە بەمەبەستی بەشداریکردن لە ڕێوڕەسمی ئاینیدا ڕویان تێکردووە. بەڵام پرسیارێک دێتە پێشەوە، نزیکی 12,000 ساڵ لەمەوبەر چ ئابووریەک پاڵپشتی ئەم پرۆژە مەزنەی کردووە، سەردەمانێک کە نە شار هەبووە، نەگوند، نەکشت و کاڵکردن. وەک سەرنجرا ئەو گردا چەندین شوێنی تێدایە و کارەکە زۆر گەورەیە. هەڵکەندن و تاشینی ئەو ژمارە زۆرە بەردە و گوێزانەوەی بەردی 50 تەنی پێویستی بە سەدان کەس هەبووە. پرسیارەکە ئەوەیە ئەو هەموو خەڵکە چۆن خواردنیان پەیدا کردووە؟ باشە کارێکی گەورەی وا بێگەنم و جۆ و کشت و کاڵ و خۆراکی پێویست چۆن ئەنجام دراوە؟ ئەم پرسیارانە هەمویان وەڵامیان هەیە. توێژەران دەڵێن ئەو خەڵکەی کە سەرەتا گرێمرازانیان دروست کردووە هێشتا نیشتەجێی تەواو نەبوون و گوندیان نەبووە. هەندێکیان بۆ ماوەیەک لەوێ ماونەتەوە، بەڵام ئەوێ زیاتر شوێنی ڕێوڕەسمی ئاینیان بووە. سەبارەت بەوەی کە چۆن خۆراکی ئەو هەموو خەڵکە لەو سەردەمەدا پەیداکراوە، توێژەران دەڵێن ئەو کات ناوچەکە گەرمتر و تەڕتر بووە لەمڕۆ. ئەوە ژوای کردووە کە گژوگیای سروشتی زۆر و ئاژەڵی زۆر لەو ناوە هەبوو بێت. واتە هێندە دانەوێڵەی سروشتی لەو ناوچێدا هەبووە کە بەشی زۆری ئەو خەڵکە زۆرەی کردووە کە کارە مەزنەکەیان ئەنجام داوە. جگە لە خۆراک کێشەی ئاویش هەبووە. شوێنەکە نزیک سەرچاوێکی ئاوی تایبەت نییە، بەڵکو لەوێ توێژەران سیستمێکی کۆکردنەوەی ئاویان دۆزیوێتەوە کە بەهۆیەوە ئاو کۆکراوەتەوە. لەبەرەوەی کە شوێنەکە خۆی لە سەرچاوی ئاو نزیک نییە، ئەوان زیاتر متمانیان کردوتە سەر کۆکردنەوەی ئاوی بارانەوە. جگە لەوە بەردی هەمە جۆری دانەوێڵە هاڕین لەوێ دۆزراوەتەوە کە ئەوە دەخاتە ڕوو، ئەوان دانەوێڵەی کێویان بە ڕێژەیەکی بەرچاو کۆ کردوتەوە و هاڕیوە. هەروەها ڕێژێکی زۆری ئێسکی ئاژەڵی هەمە جۆر دۆزراونەتەوە کە ڕاوکراون و ئەوانە بوون بە سەرچاوی خۆراک بۆ خەڵکەکە. بەو جۆرە 11,600 ساڵ لەمەوبەر لە کوردستانی دێریندا ئەم پەرزگەیە دروستکراوە. بەڵام ئایا مرۆڤی دەوروبەری گرێمرازان مرۆڤی تایبەت بوون یا جیاواز بوون لە مرۆڤەکانی تر کە لەو سەردەمە دێرینەدا توانیوانە ئەم پرۆژە مەزنەتەواو بکەن؟ لە ڕاستیدا ئەگەر ئەو شوێنە تەنها بووە لەو ناوچەیەدا، ئەوە وای دەکرد کە مرۆڤی ئەو ناوچەیە بە تایبەت لە ئاستێکی باڵای تایبەتی هوەری و بە ڕێوەبردندا بوو بێتن. بەڵام ڕاستیەکەی ئەو شوێنە تەنها نییە. پێشتر ئاماژەمان بەوە کرد کە لە ساڵی 1984دا نەواڵە چۆڵی دۆزرابووە کە بەهۆی دروستکردنی بەنداوی ئەتاتورکەوە هەمووی ئەم ڕۆکەوتۆتە ژێر ئاوە. بەڵام هەر ئەو دوو شوێنەش نییە، بەڵکو چەندین شوێنی تر لە نزیک شاری ڕۆها یاخود ئورفە تا ئامەد یاخود دیاربەکر هەیە. یەکێک لەو شوێنانەی تر بریتیە لە گرێکەچەڵ و تورکەکان وەک پیشەی هەمەیشەییان ناوی نوێی تورکی کاراهان تەپەیان لێناوە. ئەم شوێنە نزیکی 46 کیلۆمەتر لە گرێمرازان دوورە. ئەم شوێنە نەک هاوتەمەنی گرێمرازانە، بەڵکو هەندێک پێیان وایە کە نزیکی 200 ساڵ لەویش کۆنترە. لەوێ پەیکەرێکی تایبەتی مرۆڤێک دروستکراوە کە لە حاڵەتی دانیشتندایە. پەیکەرەکە بە کۆنترین پەیکەری مرۆڤ دادەنرێت کە هەتاوەکو ئەمڕۆ دۆزرابێتەوە.
بەگشتی لە گرێکەچەڵ زیاتر پەیکەری مرۆڤ دەبینرێت. بۆ نمونە لێشێک لە ژوورەکاندا 11 کێلی گەورە دانراوە و کەلەی مرۆڤێک لەسەر شوێنێک دانراوە و لەوێوە وەک چاودێر سەیری هەمویان دەکات. بەڵام هەمیشە شوێنەوارەکانی کوردستان ساڵ لە دوای ساڵ جیهان ڕادەشڵەکێنن. ئێستاکە شوێنەوارێک لە نزیک شاری ئامەد یاخود دیاربەکر دۆزراوەتەوە کە ناوی گرێ کورتەکە و تورک گۆڕوێتی بە کورتەکتەپە. توێژەران پیان وایە کەوگردە نزیکی 1100 ساڵ پێش گرێ مرازانە و شوێنەوارەکانی کوردستان جارێکی تر مێژوو دەنووسنەوە. واتە تەمەنی 12700 ساڵە و ئێستاکە بووەتە کۆنترین شوێنەواری لەو جۆرە کە بەشێکن لە ژمارەیەک لە شوێنەواری هاوشێوە لە ناوچەکەدا. هەرچەندە لەوێ کێلە گەورەکان دروست نەکراون، بەڵام لە زۆر لایانی جۆری نەخشەکان و ئەو ئاژەڵانەی کە وێنە کێشراون و جۆری کارەکانیان هاوشێوەن. واتە هاوبەشی کلتوری و بیر و باوەڕ لە نێوانیاندایە، بەڵام ئەوەی دیاربەکر زۆر دێنینترە. شوێنێکی تریش هەیە بە ناوی سایبورج لە نزیک ئورفا کە لەوێ دیسان کێلە بەردینە گەورەکان بەدی دەکرێت و شوێنەکە تەمەنی 8800 ساڵ پێشزاینە و یەکێک لەو شتانەی کە شوێنەواری سایپورج جودا دەکاتەوە بوونی هەڵکەنراوی مرۆڤە بە شێوەیەکی بەرچاو لە ناو شوێنەوارەکەدا. دەبینێت مرۆڤێک لە نێوان دوو پڵنگدا هەڵکەنراوە و بۆ سەردەمە مانایەکی ڕۆحی هەبوو بۆ مەبەستی تایبەتی لەسەر دیوارەکە هەڵکەنراوە. لە ڕاستیدا چەندین شوێنی تر لەو ناوچەیەدا هەیە کە ئێستاکە کاری تێدا دەکرێت و هەریەک لەم شوێنانە شتی نوێی تێدا دەتۆزرێتەوە. شوێنەکانیش نەکردنێن بۆ ناوچەکە، بەڵکو بۆ هەموو جیهانیش. ئەم شوێنانە هەمویان هاوبەشی فەرهەنگیان لە نێواندایە. بۆ نمونە شوێنەکان بازنەی یانیم چە بازنەین، هەمویان کێلی گەورەی شێوە PTT ئینگلیزیان تێدایە. وێنەی گیاندارە هەڵکەندراوەکانی سەر بەردەکان هاوشێوەن. جگە لەوە لە ڕووی تەلارسازیەوە ئەو شوێنانە وەک یەکن. بوونی ئەو هەموو هاوبەشیە لە نێوان ئەو شوێنانەدا ئەوە دەخەنە ڕوو کە خەڵکی ئەو سەردەمە هاوبەشی بیر و باوەڕ و کلتوری لە نێوانیان دابووە. ئەم فیلمە ئەڵلقەیەکی تری خۆناسینە، ئامانج لێی ئاشنابوونە بە شوێنەوارێکی گرنگی سەرخاکی کوردستان. بەڵام گرێ میرازان کە تەمەنی 11600 ساڵە چ پەیوەندێکی بە کوردی ئەمڕۆ هەیە ئەگەر هەیبێت؟ ئەو خەڵکانەی گرێمرازانیان دروست کردووە شارستانترین خەڵکی گۆی زەوی بوون لەو سەردەمەدا. ڕاستە شوێنەواری تری هاوسەردەمی ئەوان هەیە، بەڵام هیچ شوێنەوارێک لە هەموو جیهاندا نییە کە 12000 ساڵ شوێنێکی وا گەورە و نەخشوونیگاری وا ئالۆز و هەمە جۆریان دروست کردبێت. ئەمڕۆ نازانرێت کە ئایا ئەو خەڵکە بە کام زمان قسەیان کردبێت. لەبەرەوەی هێندە دێرینە کە هیچ نووسینێکیان لێبەجێ نەماوە هەتاوەکو بناچرێن. بەڵام وەک پێشتر ئاماژیان پێکرد، کوردستان وەک بەشێک لە کەوانی بەپیت لانکەی شارستانیەت و سەرەتای دەستپێکردنی کشت و کاڵە لە جیهاندا. لە ڕاستیدا نەخشەی سەرەتای دەستپێکردنی کشت و کاڵ نەخشەی شوێنی نیشتەجێی نەتەوەی کووردە. واتە بەراوردی نەخشەی کوردستان و نەخشەی سەرەتای کشت و کاڵ ئەوە دەردەخەن کە باو و باپیرانی کورد بوون کە لە سەرم خاکە ئەو کشت و کاڵیان دەست پێ کردو و دواتر ئەو پیشەیە بە جیهاندا بڵاوبووەتەوە. ئەم ڕاستیە بە شێوەیەکی ناڕاستەوخۆ سەرچاوە مێژوویەکان ئاماژیان پێکردووە. زیاتر لە 2000 ساڵ لەمەوبەر مێژوو نووسی یۆنانی سرابۆ دێتە ئەو ناوچەی لە باکووری کوردستان و ئاماژە بە کورد دەکات. ئەو دەڵێن کە گۆرد واتە کوردی کوڕی تریپتۆلیمۆس ناوچەی گۆردیێنی گرتووە و ئاوەدانی کردوێتەوە. تریپتۆلیمۆس ئەو باوکە ئەفسانەیە کە سرابۆ ئاماژەی پێدەکات لە میتۆلۆژیای یۆنانیدا ئەو کەسە بووە کە کشت و کاڵ و زانستی بە جیهاندا بڵاو کردوێتەوە. ئەم وێنانە خوداوەندی ئەفسانەی باوکی کووردە تریپتۆلیمۆس. لە ڕاستیدا کشت و کاڵ و ئاودێری پیشەی تایبەتمەندی کورد بووە لە ڕابردوودا. هەر لەبەر ئەوەیە کە نزیکی 1100 ساڵ لەمەوبەر ئیبن وەحشیە دەڵێت
کە کورد لە کلدانیەکان بە تواناتر بوون لە زانستی کشت و کاڵدا و هەروەها دەڵێت کە ئەو دوو پەرتووکی کوردی لەسەر کشت و کاڵ و دۆزینەوەی ئاو لە شوێنێکی نائاشنادا لە زمانی کوردیەوە وەرجێڕاوە بۆ زمانی عەرەبی بۆ خزمەتی مرۆڤایەتی. واتە کورد ئەو کاتەش بە تواناترین نەتەوە بووە لە بوارەکەدا و باشترین پەرتووکیشی هەبووە لەسەر کشت و کاڵ. جێگا لەوە نزیکی 400 ساڵ لەمەوبەر گەڕۆکی تورک بنەچەی ئەفسانەی نەتەوەی کورد و زمانەکەی گەڕاندۆتەوە بۆ ناوچەی شوێنەوارەکانی باکوور. ئەو کاتێک دێتە سەر کورد دەڵێت بە پێی مێژوون و مەقدیسی یەکەم شار کە دوای لافاوەکەی نوح دروستکراوە شاری جوودی بووە. ئەنجا قەڵای سنجار و مەیفارقین. شاری جوودی لەلایەن مەلی کوردیم پاشای کوردان دروستکراوە کە سەر بە کۆمەڵگەی پێغەمبەر نوح بووە. پیاوێک کە بەلایانی کەمەوە 600 ساڵ ژیاوە و بە درێژایی و پانایی کوردستاندا گەڕاوە. کاتێک گەگەیشتۆدا مەیفارقین حەزی لە کەش و هەواکەی کردووە و لەوێ نیشتەجێ بووە و بەرەو منداڵێکی زۆری خستۆتەوە. ئەو زمانێکی لە خۆی داهێنا کە جودا بوو لە زمانی عیبری. ئەو زمانە نە عیبریە نە عەرەبی نە فارسی نە دەری یان پەهلەویە. هێشتا پێی دەڵێن زمانی کوردیم واتە کوردان. بەو جۆرە زمانی کوردی کە لە مەیفارقین داهێنراوە و ئێستا لە هەموو کوردستاندا پێی دەدوێن ناوەکەی دەگەڕێتەوە بۆ مەلیک کوردیم کە سەر بە خەڵکی نوح بووە. لەبەرەوەی کە کوردستان خاچێکی بێکۆتایی ڕقانی و چیاییە بەلایەنی کەمەوە بە 12 جۆری جیاوازی کوردی قسە دەکرێت کە لە گۆکردن و وشەسازیدا لە یەکتری جیاوازن. دەبینێت هەرچەندە ئەولیا چەلەبی ئەوە وەک ئەفسانە دەگێڕێتەوە بەڵام بەڕوونی ئەوە دەکەوێتە ڕوو کە کورد پێی وا بووە سەرەتای شارستانیەتەکەی گەڕاوەتەوە بۆ ناوچەی باکووری کوردستان و شوێنی شوێنەوارەکان. واتە سەر ڕاوی کە 12,000 ساڵ بەسەر ئەو ڕووداوەدا ڕۆیشتووە بەڵام ئەو کات لە ڕێگای چیرۆکی دەماودەمەوە ئەو ڕاستیە ئاماژەی پێکراوە کە بنەچەی شارستانیەتی کوردستان لەو ناوچەیەوە سەری هەڵدەوا و ئەو ڕاستیە مێژوویە وەک ئەفسانە دەماودەم گێڕاویانەتەوە. بەو جۆرە ئەفسانەکە ڕاستیەکی ڕوونی تێدا حەشار دراوە و لە ڕێگای بەڵگە زانستیەکانەوە لە قوڵایی پەیوەندی کورد و دەرەکردنی کورد بەو ڕابردووەوە داکەوێتە ڕوو. هەتاوەکو ئەمڕۆ یەک بەڵگە لەسەر هاتنی کورد نییە بۆ سەر خاکی کوردستان. هەموو بەڵگەکان ئەوە دەخەنە ڕوو کە کورد نەتەوەی سەر خاکی خۆیەتی و هەر لەسەر خاکی خۆی دروست بووە. بوونی ناوی خاکی کاردا زیاتر لە 4,000 ساڵ لەمەوبەر لە دەقی سۆمەریدا ئەوە دەخاتە ڕوو کە کورد کۆنترین نەتەوەی لەسەر گۆی زەوی کە زیاتر لە 4,000 ساڵ لەمەوبەر تۆماری ناوی هەبێت لە مێژوودا و بەڵگە هەمە جۆرەکان کە پێشتر ئاماژیان پێکرا هەمویان پشڕاستی ئەوە دەکەنەوە کە کورد کۆنترین نەتەوەی سەرگۆی زەویە. بەڵام ئەوەی ئەو بابەتە زۆر بەهێز دەکات ئەوەیە کە لە ڕووی پێکهاتەی بۆ ماوەیەوە واتە DNA کوردی ئەمڕۆ پەیوەستن بەو خەڵکانەی کە ئەو سەردەما لا کوردستان ژیاون. واتە زانستی بۆ ماوەی پشتگیریەکی بەهێز دەکات لەوەی کە کوردی ئەمڕۆ هەر تەواوکەری ئەو خەڵکانەی ڕابردوون. بۆ سەدان ساڵە مرۆڤاتی پێیوا بوو کە چیرۆکی شارستانیەت لە میسر و لە سۆمەر دەستی پێکرد بێت. بەڵام بەردەکانی گرێمیرازان و شوێنەوارە دەستە خوشکەکانی لە چیاکانی کوردستان چیرۆکێکی کۆنتر دەجێڕنەوە. ئەمانە بەڵگەی مادی شارستانیەتێکن کە مۆنومنتی مەزنیان دروست کردووە و کۆمەڵگەیان لە ئاسێکی مەزن و ئاڵۆزدا ڕێخستووە و جیهانی دەوروبەریان گۆڕیوە. ئێستا زانستی مۆدرن ئاشکرای کردووە کە بەڵگەی بۆ ماوەی خەڵکی کوردستان هەر تەواوکەری هەمان خەڵکی سەرخاکەکەن. زۆر جار ئەفسانە کوردیەکان ئاماژە بە پەیوەندی قوڵی کوردەکەن بە خاکەکەیەوە. ئەم چیرۆک و ئەفسانانە ئاماژەن کە خەڵکی کوردی ئەمڕۆ هەر تەواوکەری خەڵکە دێرینەکانی سەرخاکەکەن. بەڵگە مادیەکان و هەروەها بەڵگە بۆ ماوەیەکان خەریکن وردە وردە زیاتر پاڵپشتی لە چیرۆک و ئەفسانەکانی باو باپیران دەکەن. ئەمڕۆ دەبوو خۆم لە تەنیش کێلە مەزنەکانی گرێمیرازان لەوێ ئەم بەرنامەیەم پێشکەش کردایە. بەڵام بەداخەوە لە باشوورم لە ئەشکەوتی جاسەنە
نزیکەی 100 ساڵ لەمەوبەر جیهان کورد و کوردستانی دابەش کرد و کردی بە 5 بەشەوە. دواتر ناسنامەی کۆیلەی و ژێردەستەیی کوردی عێراق و ئێران و تورکیا و سووریا و ئازربایجانیان سەپان بەسەرماندا. هەتاوەکو ئەو ناسنامە درۆی نەمان قوڵ بێت، ئەوان نابینەوە بە خاوەنی ڕاستەقینەی شوێنەوارەکانی سەر خاکەکەمان. تا بەرنامەی تر خواتان لەگەڵ.